عراقي بكين دستوري عراقي بۆ خۆی دەستورێکی گونجاوە بۆ کۆمەڵگەی عراقی با بڵێن لە ڕووی بەند و مادەکان و پیادەکردنی ئازادی و مافەکان بۆ تاکی عراقی و بۆ هەموو تاکێک یاسایەکی گونجاوە بۆ هەرێمەکانیش بۆ ڕێخستنی هەرێمەکان و تشکیلی کۆمەڵگەی عراقی دەستورێکی گونجاوە. بەڵام کاتی بەسەر جێبەجێکردن بەهۆی ئەوەی کە کۆمەڵگەی عراقی دابش بۆ بەسەر چەندین مەزهەب و لایەنی ئاینی و کۆمەڵگەیی جیاواز تاکی جیاواز یاخود نەتەوەیی جیاواز سیرەکەی لێرە سوود لە هەندێک خاڵی دەستورەکە وەرگیراوە وەکو ئەوەی کە لەم ماوەی پێشوە بینیمان لە پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی ساڵی 1959 ژمارە 88 کە چۆن شیعە جەعفەریەکان کەڵکیان لە دوو مادەی دەستورەکە وەرگرتن و مادەی 14 و مادەی 40 مادەی 14 کاڵێ هەموو تاکێکی عراقی بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و نەژاندونەتەوە یەکسانە لە بەردەم یاسایە. با بڵێن ئەمە شیعەکان سوودیان لەم یاسایە لەم مادەیە وەرگرتبوو. لە مادەیەکی کەشە کە مادەی 40 ئەڵێ هەموو تاکێکی عراقی بەپێی ئەحواڵ شەخسیان ڕێزە بێ لە مافەکانیان بگیرێت ئیتر ئەمە لەسەر هەر مەزهەب و ئاین و نەژاندونەتەوەیەک بێت. وەکو وتم دەستورەکە دەستورێکی باشە بۆ دۆخی سیاسی عراقی بۆ کورتیش بە تایبەتی دەستورێکی باشە کە هەرێمەکان ڕێگە خاتەوە و عراقیش لە چوارچێوەی عراقێکی فیدراڵی هەرێمیش لە چوارچێوەی عراقێکی فیدراڵی هەرێمێکە لە هەرێمەکان بۆیە لەویا وەکو دەستورێکی سیاسی دەستورێکی باشە بەڵام لێرەیە تاکی عراقی ئیستیغلالی هەندێک لە بڕگە و مادەکانی دەستورەکە بۆ خۆی. بۆچی خەلەلە لێرەیە ئەم پێشنیارکردنی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی خۆی بۆ یاسای باری کەسێتی کە لە ساڵی 1959 دەرچووە بە لە سەردەمێکی حکمی سۆسیالیستیا دەرچووە ڕەچاوی تاکەکانی عراقی هەموو کردبوو هەموو مەسەبەکان بەکۆیدان بەڕێیان لەم یاسایەوە. بەڵام لێ ئێستاە شیعەکان ئەیانەوێت سوود لەو دوو بەرگەی دەستور وەرگرن تعدیل لە یاساکەیان بکرێن لە بەرژەوەندی خۆیان چۆن وەکو ئەڵێ بڵین لە تعدیلەکە پێشنیاری ئەویان کردووە کچی 900 شروع بکات و حەزانە لە دایک پسەندرێتەوە کە بۆ خۆشتان نەزانن یعنی بە عەقڵی مانتقی ئەمڕۆ کچی 900 لەگەر زەواج بکە خۆی هێشتا پێویستی بە پەروەردەکردنە نەک خۆی کچێکی 900 خێزان دروستکە و ئەو مناڵانی دروستیەکات چ خێزانێکی لە دەرەستێت خێزانێکی شێوا و سەرێ شێوا دروستەکە لە دوێجارە کۆمەڵگەی عراقی بێتە کۆمەڵگەیەکی فەوزەوی شێوا. لەلایەکی کەوە کەسێت پێین هەر مناڵی یان یەکێکە لە پێشێرکردنی مافەکانی مناڵ ئاگەر سەیری پێین مناڵێکی 900 شوکە خۆی لەبەر پێشێرکردن و زەمکردنی لێسەرنەوەی مافی مناڵێتیە لەو کچە مناڵە کە ئەدرێ بەشوو. یاسایەکی کەمانەیە کە یاسای سەردانی عراقیە یاسای سەردانی عراقی کە لە ساڵی 1959 دەرچووە یاسای ژمارە 111 یاسایەکی باشە و بڵێن هەموو تاوان و هەموو سزاکانی دیاری کردووە بەڵام یەک مادەیان بە نسبەت ژنانەوە جێی سەرنجەوە بێ فۆکەسی بخەینە سەرەویش مادەی 38 کە بڵێن کوشتن بە باعیسی شەرەف ظرفەکەی مخەفەفە واتە هەر کەسێک ئەگەر لە عایلەکەی خۆیان تاوانی بڵێن خۆفرۆشییان ئەوەی خرایە بەڵ ئەم کەسە نزیکەکانی باوکە برایە مامە بۆی هێبی بژێت و سزاکەی ئەچێتە بابی زەرفی مخەفەفەوە کە لە ڕاستیە سزاکە ئەچێتە مادەی 405 و 406ەوە. ئەم مادەیە ئەگەر بەڕێزتان هەندێک یاسایی بن لە کوردستان تعدیل کراوە لە ساڵی 2002 کە هیچ پلەبەندیەک بۆ تاوانبار نەکرێ هەمووی نوکریەک سیرکرێ و سزای خۆی وەربگرێ یانە سەرفەکەی مشەدەد بێ وەک تاوانبارێکی تر و هیچ پاسارێک نییە بۆ ئەوەی کە کەسێک کوژێ بە بەناوی شەرەفەوە. سەبارەت بە هەندێک یاسای ترمانێک کە قسەی لەسەرەکەم من یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ساڵی 2011 ژمارە 8 ئەم یاسایە بۆ خۆی یاسایەکە کە ئێستا زۆربەی بەڕێبەرانەکانی توندوتیژی ئیشی لەسەرەکەن ئەم با بڵێن ئەم یاسایە باز لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەموو
تاکێدەکات نەک بە تەنها ژن بەڵام لە ڕاستیە ئەم یاسایەش بۆ خۆی کۆمەڵێ گشتگیری و مەقاڵەتی تایە نەیتوانێت بە وردی دەست بخاتە سەر ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە ژنانەکرێت و بە نسبەت سزاکەشی لە مادەی 7 سزایەکی گشتگیر و مەقاڵەتیە ڕەنگە بڵین سزاکانی ناو یاسای سزادان باشتر بێ بۆ هەر لە حاڵەتی توندوتیژیان کەپانای بۆ بەبێن. یاسایەکی کەمان هەیە یاسای خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ژمارە 6 ساڵی 2008 یاسایەکی کەشمانە یاسای مرۆیی نێودەوڵەتیە کە ئەم لە کاتی جەنگ و کردەوەکانی شەڕ و ململانیەکانە بەتەن هاوڵاتیان و بەتەن خەڵکی سڤیل و ئەوانەی کە لە ئەبنە قوربانی ئەچێت بەڵام سیرەکەین لەم یاسایە مادەی سی هاوبەشی پێڵە لە ساڵی 1940 دەرچووە ئەم مادەیە بە شێوەیەکی گشتگیر باسی بەتەنەوەچوونی قوربانیەکانەکە مەسەلەن ئەڵێ سەلیبی ئەحمەڕە بێ لە کاتی کردەوە توندوتیژیەکان و ململانیەکان و شەڕەکانە بچێ بەتەن هەموو کەسێکەوە بەبێ جیاوازی ڕەگەز و ئاین و نەژاد و نەتەوە. لێرە مەسەلەی ڕەگەز مەقاڵەتیە ئایا مەسەلەی مەبەستی نەژادە یان مەبەستی ڕەگەزی ژن و پیاوە. توندوتیژی چی لە شوێنی کارە؟ هەموو ئەو بەرکەوتانەیە کە ئێمە لە ئەسنایی کار لە بەیانی تا ئێوارەیان لەو کاتێک کە کارەکەمان بەڕێەکەین ئەو توندوتیژی ئەو زەبرەی کە بەرمانەکەوێت هەمووی توندوتیژی و ناو دەبرێ بە توندوتیژی تیژی ژنان لە شوێنی کاردا کە لە چەند ساڵی ڕابردووە بوو بە یەکێک لە مانشێتەکانی ژنانی نەتەوەی گرتووەکان لە سەرانسەری جیهاندا چۆن ئێستا دەڵێن لە دەخولەک جارێکە ژنانی نەتەوەی گرتووەکان باز لەوە دەکەن کە مەترسێکی ئەجگار گەورە لەسەر شوێنی کار هەیە بۆ ژنان ئەو بۆ ئارامی خۆیان بۆ قوربانیانی کە دەیدەن بە هەمان شێوە دەڵێ لە دەخولەک جارێکدا ژنێک بەرکەوتی گەورەترین قوربانیە کە کوشتنە کە ئەمە بە بڕوای من بەرزترین ئاستی قوربانیدانە بەرزترین ئیتر لە دوای و حەقی سەرکردنەوەی ژیانی ئینسانێکە. هەمومان مافی ومان هەیە کە لە شوێنەکە کار بکەین بۆ ئەوەی کە یەکەم دەستکەوتێکی مادی فراهم بکەین، دووەم بۆ ئەوەی کە کەسایەتی خۆمان لە ڕووی مادیەوە کاتێک کە گیرفانمان پڕا لە ڕووی شەخسیەتەوە هەست دەکەین کەسایەتێکی گەورە و سەربەخۆمان هەیە. توندوتیژی لە شوێنی کارە یەکەمیان دەتوانین بکەین بە دوو جۆر. یەکەمیان ئەو ژنانە لە ڕاستیە هەر ڕێگەیان پێنادرێن کە کارێک بدۆزنەوە. ئەو ژنانە کوێن کە ڕێگەیان پێنادرێن؟ ئەو ژنانەن بە بیانووی جۆرە و جۆرەوە بوونیەوەی کە تۆ کچی خێزانێکی بارودۆڕدارایی باشی یاخود ژنی پیاوێکی کە لە ڕووی مادیەوە دەتوانێت تەکلیفەی تۆ جێبەجێ بکەیان دایکێکی کە مناڵەکانت بەخێو بکەی باشترە لەوەی کە دەستکەوتێکی مادی کەمیشت دەستکەوەیان بڕۆیتە دەرەوە ماڵەکەت بەجێبێڵی. ئەمە جۆرێکە لە توندوتیژی کە خۆی توندوتیژیەکی نەبینراوە دوایی لێکەوتی زۆر ینی قورسی دەبێت ئەم ژنانەی کە قبوڵی دەکەن لە نێو ماڵەکانیان بە بێدەنگی دانیشن بێ ئەوەی کارێکیان هەبێ. جۆری دووەمان ئەو توندوتیژیانەی کە لە شوێنی کارە تووشی فەرمانبەر یاخود ئەو خاتوونانە دەبێتەوە کە لە دەروی ماڵەکانی خۆیان بڕیاری کارێکی سەربەخۆ دەدەن یان لە شوێنی گشتیدا کەرتی گشتیەکانیان لە کەرتە تایبەتیەکانیان لە کۆمپانیا و دامەزراوەکانی دیکەیە دەیانەوێت کارێکیان دەست بکەوێت دەبێت تووشی توندوتیژی دەبن. دیارە من لە گرنگترین ئەو توندوتیژیانەی کە تووشی ئەبن ئەوەیە کە یەکەم ئەو کەسەی کە دەچێتە شوێنی کارەکە بە تەواوەتی مافە سەرەدایەکانی خۆی پێ ناوترێ لە شوێنی ئیدارەکەیە دەبێت چی بکە بۆی ئەوەی خوێندکار کاتێک دەچنە نێو فەرمانگەیە کار دەکەن یان لە کۆمپانیایەک یان لە شوێنی کردێکی تایبەت یەکەم شت دەبێت داوای ئەوە بکەن ئەرک و مافی ئێمە لێرە چییە؟ ئێمە دەبێت چی بکەین مقابل بەوە چی وەرەگرین و مافە سەرەدایەکانی ترمان چیە لەناو دام و دەستگاکەی بەڕێزدانە کە کار دەکەین و چۆن بەرپرسەکەت بۆی هەیە تا چ سنوورێ لە تۆ نزیک بێتەوە. بۆیە زۆرجار لە نێو فەرمانگەکانە یان لە نێو کەرتی تایبەتی و گشتیدا
حاڵەتێک دەبینین بەداخەوە دەست بۆ بردن بۆ کەسایەتی کچەکان ژنەکان زۆر جار گێچەڵی سێکسیان پێدەکرێت لە نێو فەرمانگەکانە بە بێدەنگی لەبەرەوەی لە ناو ماڵەکانیشان دووبارە خاتونەکانمان زۆر جار تووشی گێچەڵ پێکردنە بنەوە زۆر جار هەر لە نێو ماڵەکانە تووشی گێچەڵی سێکسی ئەبینەوانەیە کە زۆر جار خانمەکان ئامادە نین بۆی کە لە ڕووی سێکسی و لەگەڵ مێردەکانیان ئامادە نین هەر دەست بۆ بردنێ لەم کاتەیە گێچەڵ پێکردنە بۆیە کاتێک کە لە ناو فەرمانگەکەشی ئەمە دەبینێ جۆرێک لە ئاسایی سەیری دەکایان بێدەنگ دەبێت کە پێی وایە کۆمەڵگەکەی ئەمەی بارهێناوە جۆرێکی تر لەو توندوتیژیانەی کە من بەڕاستی لە ئەسنای خوێندنەوەما بۆم کردووە ئەوەیە کە بەداخەوە حیزب و دەسەڵات هەیمەنی هەیە بەسەر دام و دەستگا و فەرمانگەکانە بەسەر کردی تایبەت و کردی گشتیە لەبەر ئەوە دەبینین خاتوونێکی حیزبی لە ناو فەرمانگەیەکدا جۆرێک لە ئەفزەڵێتی دراوەتێ لە خاتوونێکی تر لە ناو دایرەکەیدایە خود پیاوێکی حیزبی کە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیشکردنەوە لەوانەیە قوتی ژنەکەشی نەبێ بەڵام لەبەرەوەی کەسایەتێکی حیزبیە سیرەکەی ئەفزەڵێتێک دراوە بە کەسی حیزبێکەوە خاتوونەکەیان ئەو کەسایەتی دیکە کە لە ناو دامودەستگاکەیە کار دەکا بەو جۆرە ئەفزەڵێتی پێ نەدراوە و هەر ئەم کەسە حیزبیانە لە ناو فەرمانگەکانە دەبینین بە جۆرێک لە جۆرەکان بۆی هەیە تحکم بکە بەسەر خاتوونەکانی ناو فەرمانگەکەوە.